ئەم شەو پارێزگاری سلێمانی هاتە خێمەی مانگرتوان پەیامی نەتەوەیەگرتوەکانی گەیان بە مانگرتوان. نەچمە لای هەریەکە لە ئەو مانگرتوانی کە لێرەن سڵاوتان لێ بێ سەرەتا دۆخی تەندروستی چۆنە؟ وەڵاهی سپاس بەخوا باشی. پارێزگاری سلێمانی چی بە ئێوە گەیان؟ طبعاً پارێزگاری سلێمانی لە دڵسۆزی پامێکی مرۆڤدۆستانەی بە ئێمە گەیان، بەڵام پامەکەی ئەوە تەنها پامێکی بۆ نمونەکاڵی مرۆڤدۆستانی بڕیاری تیان نەبوو، بۆیە ئەوش وەکو فەرزکردن نەهاتە بوو تی ئەم پەیامە ئاگەێنم لە دڵسۆزی خۆی ئەو پەیامانێک ئەمڕۆ لەلایەن سەرۆکی هەرێم و یاخۆت ڕێکخراوەتەوە یەکگرتووەکان یاخۆت هەر شوێنێکی تر فەرمیکە کراوە، بەڵام ئەو پەیامانێک ئەو گەیاندی هیچی بڕیارێک نەبوو کە جێگەی دڵخۆشی ئێمە بێت، بۆ ئێمەش بە شێوازی خۆی وەڵامان پێداوەتەوە و ئێمە ئەگەر هەر بڕیارێک بین بۆ ئەم کارە ئەو 12 کەسەی کە تیمی مانگرتوانن پێکەوە داوانشین گفتوگۆکەین هەر شتێک بە دروست بزانین ئەوانکەین. سپاس بۆ بەڕێسام نەمەچمە لای دڵشاد میرانی ڕێخەری مانگرتوان. مەڵسەد شاد بڕیاری ئێوە چییە بێت بۆ لە مەودووە؟ بەنیازم بەردەوام بن یاخۆت ئەوەیە کە بیشکەن مانگرتنەکەتان؟ سڵاو و ڕێز بۆ 1964 لە ڕاستیدا ئەوەی کە پەیوەندی بە شکاردنی مانگرتنەوە هەیە یەکسانە بە جێبەجێکردنی بە نیشتیمانیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕیارەکانی دادگا و موچەی مانگی 12 ئەنا هیچ شتێکی تر مانگرتن بە ئێمە ناشتێنێت. واتە ئێوە بەنیاز دین؟ نەخێر بە هیچ شێوەیەک وەس بە سەرەتای ئەم شۆڕشەیە بینین کە دەستمان پێکردو. سپاس بۆ بەڕێسەڵام زیاتر هیلاکە ناکەم. بەڵێ لە ئێستادا ئەمڕۆ پێی ناوەتە ڕۆژی حوتەمەوە مانگرتنی مامۆستایان و فەرمانبەران لێرە کە ئەم شەو پارێزگای سلێمانی سەردانی کردن پەیامی نەتەوەیەگرتوەکانی گەیان بێرە. پاکستان من ئەمڕۆ نەهاتوومەتە لای تۆ تەندروستی و چۆنە؟ باش ئەمڕۆ؟ باشم خراپم بەس خۆم هەر باش نیم بەزە بێ بڵام باشم وەرەم بەرز بێ من وێرەم بڕوخەیە هاوڕێکانش بوو خەڵکیش وێرەیەڕقێ بۆیە من دایم باشم. بەنیازی دوای سەردانەکەی پارێزگای سلێمانی بەردەوام بن لە مانگرتن؟ چی بووە هیچ ئاواڵکان هەمووی دەمی بوون هیچی جێبەجێ ناکرێ چکە من چی لە دەمیکەم يعني ئێمە لەو مستەواین بە دەمی یەکسەر هەڵسی نەبڕووینەوە ماڵەوەمانەکەمان بشکێنین. ئەو محکەمەی فیدراڵی جێبەجێ نەکرا کە محکەمەی فیدراڵیە و کە محکەمەیەکە لەسەر ئاسی عێراقیونەوە دەوڵەتی ئێمە بین بە قسە و بە وتیوتیەک وتیوتیەکی سەر تەنوور ئێمە بین هینکێنمانەکەمان بشکێنین. کەی هاتن بە ڕەسمی شتەکان جێبەجێ کرا؟ کەی سەرۆکی حکوومەت خۆی هاتە ئێرە سەرۆکی هەرێم و سەرۆکی هاتن سەریان ماچ کردین تەکلیفیان لێ کردین شتەکانیان حەل کرده بوو کێشەی ئەو خەڵکیان نێش ئێمەژە کاتە بیری لێکەین.